بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار ئەم جارش تەمەنی پێبەخشین کەوا لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دابین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە ئەڵقەکانی بەرنامەی تیشک. خۆشەویستان، وەک ئەڵقەکانی ڕابردوو، ئەمڕۆژ باس لە چۆنیەتی پەروەردەکردنی منداڵێکی نمونەی دەکەین. لە ئەڵقەی ڕابردوودا باسمان لەوە کرد کە بۆ ئەوەی منداڵمان نمونەی بێ، باسمان لە چۆنیەتی دروستکردنی منداڵی سەرکردە کرد. منداڵەکانمان چۆن دەکرێت ببن بە سەرکردەی دواڕۆژ. لە ئەڵقەی ڕابردوو باسمان لە کۆمەڵێک سیفاتی سەرکردە کرد. سەرکردە کە پێویستە چ سیفاتێکی تێدا بێتن. خۆشەویستان، اینجا ئەو سیفاتانەی کە باسمان کردن لە ئەڵقەی ڕابردوو، گوتمان دەکرێت ئێمە خێزان هاوکاری منداڵەکەی بیتن بۆ ئەوەی ئەو سیفاتانە بێنە دی لە منداڵەکەیاندا، بۆ ئەوەی ئەو منداڵە بتوانیتن ئەو سیفاتانە لە خۆی پەیدا بکاتن. کەواتە ئێستا ئێمە باس لە ڕۆڵی خێزان دەکەین، چۆن خێزان ئەو منداڵی ئامادە بکاتن بۆ ئەوەی لە ئایندەدا بە ڕۆڵی سەرکردە هەستێتن و ببێتە سەرکردەی دواڕۆژ. باس لە ئەرچی خێزانەکەین ئێستا، ئەرچی دایک و باوک، ئەرچی پەروەردەکارانەکەین، چۆن منداڵەکانیان وا لێ بکەن کەوا ببنە سەرکردەی پاشەڕۆژ و دواڕۆژ. خۆشەویستان، خاڵی یەکەمیان لەوەی کە ئەرچی خێزانە بۆ ئەوەی ئەو سیفاتانە لە منداڵەکەیاندا بێتە دی، بریتیە لەوەی کە خێزان پێویستە کەوا دەرفەت بە منداڵەکەیان بدەن بۆ ئەوەی کە لە ناخیدایە دەری ببڕێتن، تعبیر لە ناخی بکاتن. ڕێگە پێدان لەلایەن خێزانەوە کارێکی گرنگە، چونکە ئێمە گوتمان لە ئەڵقەی ڕابردوو یەکێک لە سیفاتە هەرە گرنگەکانی سەرکردە بریتیە لە دەربڕین و تعبیرکردن لە ناخی، یاخود گوتمان بریتیە لە تەواصل و گەیاندن، لە قسەکردن. اینجا پێویستە بۆ ئەوەی ئەو منداڵە ئەو سیفاتی لێ بێتە دی، پێویستە لە ماڵەوە سەرەتا دەرفەتی پێ بدرێتن بۆ ئەوەی تعبیر لە ناخی بکاتن. زۆر جاران خێزانەکان لێرەدا بە هەڵە دەچن کە بەڕاستی هەندێک محاولات دەکرێت لەلایەن خێزان کە لێناگەڕن منداڵ تعبیر لە ناخی خۆی بکاتن، ئەوەی کە لە ناخیدایە لێناگەڕن دەری بڕێتن، بەڵکو ئەیکەنە کائینێک کەوا تەنها بەس شت وەربگرێتن، جا چ مەسەلەن گوێگرتن لە تەلەڤیزیۆن بێتن یان ڕێنماییەکانی دایک و باوک بێ، واتە هیچ دەرفەتێک بۆ منداڵ ناڵنەوە، تەنها سەرکوتەکرێتن. ئەمە خراپە، پێویستە ڕێگە بە منداڵ بدرێتن بۆ ئەوەی منداڵ قسەی خۆی بکاتن یاخود یاری بکاتن و تعبیر لە ئەفکاری خۆی، لە بیر و بۆچوونەکانی خۆی، لە پێویستیەکانی خۆی بکاتن. اینجا بۆ ئەوەی کە بەڕاستی ئەمە بێتە دی، بۆ ئەوەی منداڵ بتوانێت تعبیر لە ناخی خۆی بکات، قسەی خۆی بکات، فکرەکانی خۆی دەرببڕێتن، پێویستە خێزان بە هەندێک ئیجراعات هەڵبستێتن، هەندێک شت بکاتن. ئەو شتانە یەکەمیان پێویستە خێزان منداڵەکەیان بەشداری پێ بکەن لە دانیشتنەکانی خێزانی، لە کۆبوونەوەکانی خێزانی، بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکەن و مەسەلەن چ شتێک بە خەیاڵی ئەو منداڵە دادێت، بە چووە سەرقاڵە بێتن منداڵەکە، دەربارەی ئەو شتانە قسەی لەگەڵ بکەن و هەندێک زانیاری بۆی سادە بکەن بۆ ئەوەی ئەو منداڵە تێبگاتن لەو شتانەی کە باز دەکرێتن. واتە بەشداری پێکردنی منداڵ لە کۆبوونەوە خێزانیەکان. اینجا ئەمە ئەگەرچی لەگەڵ ئەوەی ئەو جۆرە کۆبوونەوانە و ڕێپێدانی منداڵ لەو کۆبوونەوانەدا بۆ ئەوەی قسەی خۆ بکاتن، تەڵان کاریگەری دەرونی زۆر دەبێتن، کار دەکاتن لەسەر هەستی منداڵەکە هەست بە ئەمان دەکاتن، هەست بە هێمنی و ئارامی دەرون دەکاتن. یعنی کاتێک کە خۆی دەبینێتن لەگەڵ تاکەکانی خێزانەکەی خۆیدا لەلایەنی دەرونیەوە هەست بە ئارامیەکی زۆر دەکاتن و لایەنی بیر و بۆچوون و فکرە و ئەوانەش گەشە پێدەداتن. کەواتە پێویستە خێزان منداڵەکەیان بەشداری پێ بکەن لە کۆبوونەوە خێزانیەکان و بواری قسەکردنی
پێ بدەن. خاڵی دووەم بۆ ئەوەی خێزان ڕێ بە منداڵەکەی بدات دەرفەتی پێ بدەن بۆ قسەکردن و بۆ تعبیرکردن لە ناخی بریتێ لەوەی کەوە خێزان پێویستە پرسیارەکانی منداڵەکەیان قبول بکەن، تەقبولی بکەن، نەکەر تەقبولیشی بکەن وەری بگرن لێی، بەڵکو پێویستە هانیشی بدەن، تەشجیع بکرێتن منداڵەکەیان. کەواتە پێویستە بەڕاستی ئێمە بۆ ئەوەی کە لە زهنی منداڵەکەدایە بۆ ئەوەی سیستەمێکی معریفی ئێمە لە زهنی منداڵەکەمان دروست بکەین، نابێت تەنها پرسیارەکانی قبولکەین، بەڵکو پێویستە هانی منداڵەکە بدەین، هانی بدەین کەوە هەوڵ بداتن پرسیار بکاتن، واتە فێرە پرسیارکردنی بکەین و داڕشتنی پرسیارەکانی یعنی داڕشتنەوە وا لە منداڵەکە دەکاتن کەوا جۆرێک لە متمانە بەخۆبوون متمانە پەیدا دەکاتن لە لای خۆی و لەگەڵ ئەوەشدا ئیهتیمام پێدانی خێزانەکەی بە وەڵامدانەوەی ئەو منداڵە بەڕاستی ئەوەشیان هەر دەبێتە هۆی متمانە بەخۆبوونی منداڵەکە و کەواتە گرنگە ئێمە پرسیارەکانی منداڵەکەمان قبول بکەین و هانیشی بدەین کەوا بەخۆشی فێرە پرسیارکردن ببێتن، پرسیار بکاتن، ئەمە وای لێ دەکات کەوا تعبیر لە ناخی خۆی بکاتن. خاڵێکی تر کە گرنگە خێزان گرنگی پێ بداتن بە منداڵ ئەوەیە ئێمە منداڵەکە بێخینە دۆخێک وای لێ بکەین کەوا مووقفی بۆ نمونە ئەو کەسەی کە شت دەجێڕیتەوە واتە مووقفی قسەکەر وای لێ بکەین کەوا قسە بکاتن، بۆ نمونە وای لێ بکەین کەوا فکرێک باس بکە یاخود بابەتێک قسە لەسەر بابەتێک بکاتن، ئەگەرچی ئەو بابەتە ینی کەلیماتەکانی وشەکانی کەمیش بێتن، بەڵام بایعنی چەند چرکە ساتێک بێتن، بەڵام ئەو وا لە منداڵەکە دەکات هەز بە متمانە بکاتن و زیاتر توانای پێدەبەخشێتن کە بەرامبەر کەسانی دیکە بتوانێتن قسە بکاتن. کەواتە خۆشەویستان قسەکردنی منداڵ تعبیرکردن لە ناخی گوتمان یەکێکە لە صیفاتەکانی قائید کە تعبیر لە ناخی بکاتن و قسەکەرێکی باش بیتن. جا بۆ ئەوەی قسەکەرێکی باش بە منداڵەکەمان دەکرێت خێزان لە ئێستاوە گرنگی بە منداڵەکەی بدا بەو خاڵانەی کە باسمان کرد. کەواتە ئەو خاڵی ئەخیر کە گوتمان منداڵەکە وا لێ بکەین بیخەینە مووقفی قسەکەر، هێدی وا لە منداڵەکە دەکاتن کەوا لە بازنەی فراوانتر لە بەرامبەر خەڵکی تر لە عائیلەی گەورەتر لە بەرامبەر هاوڕێکانی بتوانێتن قسە بکاتن و بەبێ شەرم و قسەی باش بکات و نەشترسیتن و نەترسی هەبێت نەشەرمی هەبێتن. ئەمە یعنی دەبێتە ڕاهێنانێکی باش بۆ منداڵەکە لە ئایندەدا کە سوودی دەبێتن. خاڵی دووەم کە پێویستە خێزان گرنگی پێ بداتن بۆ ئەوەی ئەو منداڵە صیفاتی قیادەی تێدا بێتە دی بریتە لەوەی کەوا خێزان پێویستە هەوڵ بداتن ئارەزوەکانی منداڵەکەی بەهرەکانی منداڵەکەی کەشف بکاتن، چونکە هەموو منداڵێک بەڕاستی خۆشەویستان کۆمەڵێک بەهرەی هەیە، جگە لەوەی کە بەهرەی هەیە ئامادەکاریشی هەیە بۆ بەهرە و یاخود بۆ توانایەک، بەڵام ئەگەر بێت و بواری پێ بدرێتن، ئەگەر بێت و ڕاهێنانی پێ بکرێتن، چونکە وەکو گوتم هەموو منداڵێک بەهرەی هەیە، ئامادەکاری هەیە، بەڵام پێویستە ئەو بەهرەیە گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی ئەو بەهرەیە ببێتە مەهارە، ببێتە کارامەیی. کەواتە ئەگەر بێت و بەهرەکە گەشەی پێ نەدرێتن، گرنگی پێ نەدرێتن، ئەوە بەهرەکە دەمریتن و نابێتە کارامەیی و ناتوانێتن منداڵەکە لە پاشە ڕۆژدا سوودی لێ ببینیتن. کەواتە ڕەغەباتەکان و ئارەزوەکان و بەهرەکان خۆشەویستان بریتین لەو حەز و ئارەزوانەی کەوا پێویستە سقڵ بکرێن، پێویستە بەڕاستی وەکو دەڵێن سیمپارە بکرێن و گرنگی ئەوانش لەوەدا، گرنگی ئەو بەهرانە لەوەدایە کە ئەگەر بێت و یعنی ڕاهێنانی سەر بکرێتن بۆ ئەوەی منداڵەکە حەز بە نمونەیی بوون بکاتن، بۆ ئەوەی ببێتە پاڵنەرێک، هاندەرێکی معنەوی بۆ ئەوەی لە چەندین بواری تردا ئەو منداڵە کار بکاتن و کارامەی ئەو ڕەغباتانەی ئەو ئارەزوانەی ببنە کارامەی. خۆشەویستان خاڵێکی تر پێویستە لە سەرخێزان کەوا ئاگاداری بێتن و گرنگی پێ بداتن بۆ ئەوەی منداڵەکەیان ئەو سیفاتانەی لێبێنەدی بریتێ لەوەی هاوکاریکردنی منداڵ
و ڕێنماییکردنی بۆ پشتبەخۆبەستن. پشتبەخۆبەستنی منداڵ خۆشەویستان بە شێوازێکی تەدریجی دەبیتن، بە شێوازێکی پلە بە پلەیی دەبێتن، دەکرێتن ینی هێواشوا لە منداڵەکەمان بکەین کەوا منداڵەکەمان پشت بەخۆی ببەستێتن. بێگومان پێویستی بوون، زیاتر پێویستی بوون، وەکو عەرەب دەڵێن الحاجەت ئوم الاختراع، پێویستی بوون کاتێک ئینسان پێویستی بە شتێک دەبێتن دایکی داهێنانەکانە، کەواتە پلە بە پلە منداڵەکە پێویستی بە شت دەبێتن و ئێمە وای لێ بکەین پشت بەخۆی ببەستێتن، زیاتر لە ئایندەدا دەکرێت کەسێک بێتن کەوا پشت بەخۆی ببەستێتن. کاتێک کە منداڵ هەز دەکاتن خۆشەویستان کەوا مەسئولیەتێکی لەسەر بەرپرساریەتێکی لەسەر شانە، طبعا هەموو هەوڵی خۆی دەداتن، هەموو هەوڵی خۆی دەدا بۆ ئەوەی ئەو کارە بە جوانتری شێوە ئەدا بکاتن. زۆربەی لێکۆڵینەوەکانیش ئەوەیان ئیسپات کردووە کەوا ئەو خێزانانەی کەوا لە منداڵەکانیان دەکەن بەردەوام ینی بەڕاستی تۆزە کۆت و بەندیان لە سەردانینە وان لێکردون هەر شتێک منداڵەکە داوای بکاتن بە خۆیان بۆی جێبەجێ بکەن، بەرپرسیارەتی پێنەسپێرن، تۆزە کۆت و بەندیان لە سەرداناوە، ئەو منداڵانە مەهارە و کارامەیان کەمترە لەو منداڵی ئەو خێزانانەی کە بە تایبەتی ینی تەواو لە هەموو ڕوویەکەوە بەرپرسیارەتیان بە منداڵەکانیان داوە، منداڵەکان بە خۆیان زیاتر کاروبارەکانی خۆیان جێبەجێ دەکەن، ئەو منداڵانە کارامەیان زیاترە، لێهاتوویان زیاترە، وەکو گوتم لێکۆڵینەوەکان ئەوەیان دەرخستووە. کەواتە پێویستە ئێمە هەوڵ بدەین کەوا منداڵەکانمان پشت بەخۆ بەستن زیاتر، و ئەوەش وەکو گوتم بە یەکجاری ناوێتن، بە پلەبەندی دەبێتن، بە هێواشی دەکرێتن بەرپرسیارەتی بە منداڵەکانمان بدەین و منداڵەکانمان کارەکانی خۆیان جێبەجێ بکەن. خاڵێکی تر خۆشەویستان کە پێویستە خێزان گرنگی پێ بداتن ئەوەیە کەوا خێزان پێویستە کەوا ینی هاوکاری لەلایەنی دەرونیەوە پاڵپشتی منداڵەکەیان بکەن، هانی بدەن، ئەمەشیان بەوە دەکرێتن کەوا گرنگی بە ئیجابیاتەکانی منداڵەکەیان بدەن، یعنی منداڵەکەیان کاتێک کە هەندێک خاڵی ئەرێنی هەیە خاڵە ئەرێنیەکانی دەربخەن، هانی بدەن و بۆ ئەوەی کە ئاواتەکانی خۆی جێبەجێ بکاتن منداڵەکەیان، یعنی بە تایبەتی ئەگەر بێت و ئەو هیوا و ئاواتی منداڵەکە گونجاو بێتن لەگەڵ تواناکانی خۆی. یعنی زۆر جاران خێزانەکان بەڕاستی خۆشەویستان لێرەدا بە هەڵەدا دەچن، زۆر خێزان هەیە هەوڵ دەدات منداڵەکەیان هیوا و ئاواتی خێزانەکەی بینیتە جێ و بینیتە دی نەک هیوا و ئاواتی منداڵەکە خۆی. یعنی وا لە منداڵەکە دەکەن ببێتە کائینێک، ببێتە ڕۆبۆتێک تەنها هیوا و ئاواتەکانی وان جێبەجێ بکاتن. ئەمەیان هەڵەیە. ئێمە پێویستە وەکو گوتم هەوڵ دەین حەز و ئارەزوەکانی منداڵەکەمان کەشف بکەین، بە دیاری بخەین. لە ئەڵلقەکانی ڕابردوو زۆر باسم کرد بە چ ڕێگایەک دەکرێت کەشفیکەین حەز و ئارەزوەکانی منداڵەکەمان. اینجا ئەگەر حەز و ئارەزوەکانی لەگەڵ توانای گونجاون پەرەیان پێ بدەین، هانی بدەین لەسەر ئەوە بۆ ئەوەی حەز و ئارەزوەکانی خۆی بێنیتە دی و زیاتر هەوڵ بداتن و لەو بوارەش دەکرێتن وەکو گوتم ببیتە کارامەی، چونکە ئەو بەخۆی حەز لەو بوارە دەکاتن. اینجا خاڵێکی تر پێویستە کە خێزان گرنگی پێ بدات خۆشەویستان بریتە لەوەی ڕاهێنانی منداڵ هەر لە منداڵیەوە لە سەردانانی ئامانج و هەروەها پلاندانان بۆ گەیشتن بەو ئامانجا. زۆرمان لە ئەڵلقەکانی ڕابرد و باسی تەختیت و پلاندانان کرد. اینجا پلاندانانیش یەکێکە لە سیفاتەکانی سەرکردەی سەرکەوتوو هەمیشە پلانی هەیە و هەروەها ئیدارەی کاتەکانی دەکاتن. جا ئێمەش پێویستە منداڵمان لە کچکەیەوە ڕای بێنین لەسەر پلاندانان، لەسەر پێشبینیکردن بۆ ئایندا و هەوڵ دەین هانی بدەین و ئیدارەی بتوانین ئیدارەی کاتەکانی خۆی بکاتە منداڵەکە، خشتە بۆ کاتەکانی خۆی دابنێ، پلان بۆ کاتەکانی خۆی دابنێتن، هێواش دەکرێت ڕابینرێتن، ئامانجی سادەی بۆ دابنین بۆ منداڵەکەمان. اینجا ئەو ئامانجانە یعنی فێری بکەین کە چۆن بەکرداریە و ئامانجانە جێبەجێ بکات، ئەو ئامانجانە چۆن دێنە دی و کاتی بۆ دابنین، ئەو ئامانجە پێویستی بە چەند کات هەیە، یعنی هەتاکو دەبێتە بۆ نمونە سیستەمێک بۆ ژیانی و جێبەجێی دەکاتن و هەوڵ دەدات ئەو ئامانجانەی خۆی جێبەجێ بکات.
ئێمە ئەگەر ئاوامان فێرکرد دەتوانین لە یەک کاتدا دوو خاڵ بێتە دی لەو منداڵەدا، هەم دەتوانێت ئیدارەی کاتەکانی خۆی دەکات، هەم پلانیش بۆ کاتەکانی خۆی دادەنێت و کەواتە پلاندانان و دانانی ئامانج و ئیدارەدانی کاتێ توانیمانە فێری بکەین. خۆشەویستان، خاڵێکی تر کە گرنگە لە بیرمان نەچێتن ئەویش ئەوەیە گرنگی بەلایەنی جسمی و تەندروستی منداڵەکەمان بدەین. چونکە بەڕاستی مرۆڤ سیستەمێکە یاخود بڵین ئەکرێ بڵین منزومەیەکە، یەک منزومەی کاملە. بۆ دروستبوونی کەسایەتی مرۆڤ ناکرێتن تۆ لایەنێک ئیهمالکەی و گرنگی بەلایەنێکی تر بدەیت، ناکرێت تەنها گرنگی بەلایەنی دەرونی و کۆمەڵایەتی بدەین و لایەنی جسمی فرامۆش بکەین. چونکە سەلامەتی جسم، سەلامەتی تەندروستی ئەو منداڵە بەڕاستی بناغەیەکە بۆ دروستبوونی کەسایەتی ئەو منداڵە و بیناکردنی کەسایەتی ئەو منداڵە لە ڕێی سەلامەتی تەندروستیەوە ئەبێتن. کەواتە ئەمەش لە ڕێی چووە دەبێت؟ لە ڕێی خواردنی مناسب، خواردن و خۆراکی گونجاو بۆ ئەو منداڵە دەبێتن. پێویستە بەڕاستی دایکان و باوکان ئیهتیمام بەلایەنی تەندروستی منداڵەکەیان بدەین بۆ ئەوەی تۆزێک ئارامی دەرونی منداڵەکە هەیبێتن و بتوانیتن کۆنتڕۆڵی توانە جسمیەکانی خۆی بکات و احتیاج و پێویستیەکانی خۆی ڕێک و پێک بخاتن. وەکو عەرەبی شەڵێتن العقل السليم في الجسم السليم. ئەگەر تەندروستی باش نەبێتن، ئەگەر جسمی تەندروست نەبێتن، بەڕاستی کەسێکی تەندروستیش بیر ناکاتەوە. کەواتە پێویستە ئەم لایەنە دایکان و باوکان فرامۆشی نەکەن و گرنگی تەواو بە تەندروستی منداڵەکانیان بدەن. خاڵی کۆتایی خۆشەویستان کە لێرەدا باسی دەکەین ئەوەیە گرنگە دایکان و باوکان لایەنی ئەخلاقی و ڕۆحی منداڵەکەشیان فرامۆش نەکەن. ئەمەشیان طبعاً بەوە نابێتن. ئێمە ناکرێ بڵین هەندێک هەنگاو یاخود بەرنامەیەکی بۆ ژیانی ئەو منداڵە دابنەی، بەوە ناکرێ. بەچی دەکرێ؟ منداڵ بێگومان لە ئێمەوە فێر دەبێتن بەبێ ئەوەی ئێمە هەست بە خۆمان بکەین. کەواتە لایەنی ئەخلاقی و لایەنی ڕۆحی بەوە ناکرێت بە جێڕانەوە و بە قسە بۆکردنی، بەڵکو ناکرێت ئێمە چەند هەنگاوێک بۆ منداڵەکە دابنین بۆ ئەوەی فێری بێتن، بەڵکو گوتم منداڵ لە ئێمەوە فێر دەبێ بەبێ ئەوەی ئێمە هەستی پێ بکەین. کەواتە خۆشەویستان، لایەنی ئەخلاقی و لایەنی ڕۆحی زیاتر منداڵ لە کەسانی دەوروبەری خۆی وەردەگرێتن. ئێمە پێشەنجی ئەوانین بۆ ئەوەی کە منداڵەکان گرنگە ئێمە گرنگی بە خۆمان بدەین بۆ ئەوەی منداڵەکانیش چاو لە ئێمە بکەن و ناکرێتەوە بە منداڵەکەت بڵێ درۆمەکە کەچی یاخود مەسەلەن بڵێ ئەمانەت پارێز بە کەچی ئەو ئێمە ببینیتن ئێمە ئەمانەت پارێز نینە. کەواتە پێویستە دایکان و باوکان لە لایەنی ئەخلاقی و لە لایەنی ڕۆحیەوە گرنگی بە خۆیان بدەن بۆ ئەوەی منداڵەکانیش چاو لەوام بکەن. لە کۆتاییدا خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، بینەران و بیسەرانی خۆشەویست، قیادەکردن، سەرکردایەتیکردن بەبیرتان دەینەوە کە بەڕاستی دەکرێتن منداڵەکان بەڕاهێنان لەسەری فێرە سەرکردایەتی ببن. واتە سەرکردایەتیکردن شتێک نییە کەوە ئینسان هەر لە خۆیەوە ببێتە سەرکردە و بە سەرکردە لەدایک ببێتن. نەخێر، دەکرێت ڕاهێنانی لەسەر بکرێت، دەکرێت منداڵەکانمان بەڕاهێنان ببنە سەرکردەی ئایندا. باشترین نمونەش لەسەر ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە ئوسامەی کوڕی زەید هێشتا لە تەمەنی 18 ساڵی تێپەڕی نەکرد بوو، دەیکاتە سەرۆکی گەورەترین جەیش، گەورەترین یعنی جەیش، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەیکاتە سەرکردە لەوێەوە هێشتاش لە تەمەنی 18 ساڵی تێپەڕی نەکرد بوو. بۆ کەواتە لێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێرمان دەکات کە ئێمە گرنگی بە گیانی سەرکردەی بوون، بە گیانی قیادەی بوون، واتە گرنگی بەوە بدەین بۆ ئەوەی لەلامان گرنگ بیتن چۆن ئێمە سەرکردەکانی پاشەڕۆژ، سەرکردەکانی دواڕۆژ دروست دەکەین. کەواتە باشترین نمونەیە کە ئێمە چاوی لێ بکەین و بێگومان وەکو گوتم سەرکردایەتی بوون شتێک نییە لەگەڵ مرۆڤ لەدایک بێ، دەکرێت بەڕاهێنان منداڵەکانمان ببنە سەرکردەی دواڕۆژ. خۆشەویستان، ئەمڕۆژ لێرەدا بەم شێوەیە گەیشتینە ئەڵقەی کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان. تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە. تاوکات لای ئێوەمان خۆش، خواتان لەگەڵ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.